بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خواتان لێبێت لەگەڵ ڕەحم و بەزەیی خوا لە ئاسمان ئەو بارانە بە ڕەحمەتەمان بۆ بارێنێ. سوپاس بۆ خۆی گەورە. خەڵکە خراپەکان شتی خراپ لە ئاسمانەوە ئەبارێنن، بەڵام خەڵکە باشەکان چاوەڕوانی ڕەحمەتی خوا ئەکەن کە پەروەردگار ئەم بارانە بە ڕەحمەتی ناردووە و ومێ دەکەین ئینشاءڵڵا ئەم بارانە ببێتە هۆی سڕینەوە و لاچوونی ئەم پەڵە ڕەشەی شەڕ و فیتنە لەم منتیقەیە ئینشاءڵڵا. خۆشەویستانم، لە 19 ڕەمەزان و هەڵکشان بەرەو شەوە مبارەکەکانی قەدر لە کەناڵی ئاسمانی پەیام و لە بەرنامەی گوڵستان لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستای. لەگەڵ برای ئازیز و خۆشەویستم، هاوکاری زۆر خۆشەویست ماوەسە سالار، و لەگەڵ ئەم برائەز و خۆشەویستانەی گروپی مناجاتی مەولانا و مامۆسایانی بەڕێز و ئەم ستافە ئازیز و خۆشەویستەی کە هەمیشە ماندوونە ناسانە لەگەڵ ئەم بەرنامەی ئێمە و ئێوارانی گوڵستانە لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستین. هەزاران هەزار جار سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. ماوەسە سالار، سڵای خوا لێبێت. سڵاو لێبێ یاشێکیان، یاخوا بیشە پێشەکەکانت، یاخوا موفق بیشە. هەمیشە دڵمان ئاوەدەی بۆ قسە نورانیانەوە. خۆش یاشێکیان. بینەرانی عزیز، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێ. هیوادارم تاعەت و عیبادەتی گشتلایەکتان قبوڵ بێ و هەوڵەدەین ئەمڕۆ لە بەرنامەی گوڵستان شەبکە گوڵی عیرفانی پێشکەش بە ئێوەی ئازیز بکەین. هەوڵەدەین ئەمڕۆژ وەکو بەرنامەکانی دیکە کۆمەڵێک چریکەی زۆر چێژبەخش بە ئیمانمان پێشکەش بە ئێوە بکەین لە ڕێگەی زانایان، لە ڕێگەی ئەو گەنجە لاوانەی کە دەنگێکی زۆر ناوازەیان هەیە، دێنە ناو بەرنامەکەی ئێمەوە، ئاشناتانەکەن بە قورانی پیرۆز. هەروەها ئەو گروپە ئازیزەی کە بە درێژای مانگی ڕەمەزان لەگەڵمانان، گروپی مەولانا، ئەوانیش بە هەمان شێوە دەستێکی باڵایان هەیە لە بەرنامەکەمان، دەستخۆشیمان هەیە هەمیشە بۆیان. ئازیزان، تەبان پێشەکی هەموو بەرنامەیەکمان یاشێک بە قورانی پیرۆز دەست پێکەین، دواتر میوانەکەشمان ئاشناکەین، لەسەر تەوەرێکی گرنگ قسە و باسەکەین، دواتر هەم میوانەکەم تەوەرەکەشتان پێ دەڵێ. ماوەسای بەڕێز کاکە ئاکار، یاخوا بەخێر بێن، وتیان لە هەڵەبجەوە هاتوون لە شارە زۆر چنارە گوندی چنارە. یاخوا بەخێر بێن. یاخوا بەخێر بێن ماوەسا ئاکار. بەخێر بێن. سڵامان هەیە بۆ گوندی خۆشەویستی چنارە و هەموو خزمانی ئەوێ ئینشاءڵڵا. دەنگێکی زۆر ناوازەی هەیە یا شێخ. بەڵێ، جا کاتە دەین بە بەڕێزت کاکە ئاکاجیان، فەرموون. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إنا فتحنا لك فتحا مبينا ليغفر لك الله ما تقدم من ذنبك وما تأخر ويتم نعمته عليك ويهديك صراطا مستقيما وينصرك الله نصرا عزيزا. هو الذي أنزل السكينة في قلوب المؤمنين ليزدادوا إيمانا مع إيمانهم ولله جنود السماوات والأرض
وكان الله عليما حكيما ليدخل المؤمنين والمؤمنات جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها ويكفر عنهم سيئاتهم وكان ذلك عند الله فوزا عظيما ويعذب المنافقين والمنافقات والمشركين والمشركات الظانين بالله ظن السوء عليهم دائرة السوء وغضب الله عليهم ولعنهم وأعد لهم جهنم وساءت مصيرا ولله جنود السماوات والأرض وكان الله عزيزا حكيما إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا لتؤمنوا بالله ورسوله وتعزروه وتوقروه وتسبحوه بكرة وأصيلا. الله خوي قرب هذا جزاك الله. ساكر کاکە کاریان يا خوي دست خوش بهم دەستشا و خۆش بله یا شێخ جێگەی دڵخۆشیە ینی کۆمەڵێک گەنج و لاوی ئاوا لە کوردستانە تەبەن لە نەوەتەکانە نەتەدی گەنجی ئاوا قورئان خوێندە خۆش ئەلحەمدولillah ویش فەزڵی خوای پەروەردگارە کە کۆمەڵێک ڕێکخراو و پەیدابوون تایبەت بە برەودان بە زانستەکانی قورئان و فەرموودەوانە لێرەوە دەستخۆشیمان هەیە. طبعا ما سەرەر نازم بچینە لای گروپی وەڵام جەبا مناجاتێکیش بڕوە ئەگەر میوانەکەمان جەناوی مناجاتێک وا بڕوە زۆر باشە سڵاوێکیان لێ یەکەین و دوو قسەی خۆشمان بۆ بکەنەوە کاکە میهران یاخوا بەخێر بن. ئەمڕۆ چیمان هەیە مناجات و ئەو شعرانە چۆن هەڵیانە بژێری ئەوەی بینەر حەزکەنە و شعرانە چۆن هەڵە بژێری گرنگی بە چی جۆرە شعرەکەی؟ بسم الله الرحمن الرحیم. سڵاو و ڕێز و حورمەت بۆ هەموو بینەرانی خۆشەویست بۆ جەنابتان. خۆشیەکەم لە مامۆستاکانی خۆشەویست بۆ قورئان جوانەکە خوێندین و هەروەها ماندوو نەبوون بۆ جەنابتان. لە خزمەتانی وەڵا خۆی تر شعرەکان جاری وا هەیە بە پێتەوەری بەرنامەکە زووتر فریاکەوێت جاری وا هەیە بۆ نمونە ئێستا شعرێکم داناوە هەموو شەو قەدرەکەن قەدری بزانین ئەڵڵا ئەوە سۆزێ دوێ خۆ شاعر نیبوو شعر بەس بۆ نمونە ئەمڕۆ ئەم شعرەکەی تر لە شەوانی قەدرای پێشکەشتان یەکەم ئینشاءالله فەرموو. هەموو شەو قەدرەگەر قەدری بزانی هەموو شەو قەدرەگەر قەدری بزانی رحمة ئێمە میوانی هەموو شەو لوتفی حەق دامانە پۆشێ
دەپۆشێت هەموو شەو بەندە بۆ وەسڵی ئەکۆشێت هەموو شەو تا بەیان هەموو شەو تا بەیان گریانی زاری هەموو شەو ناڵە و هەم بێقەراری هەموو شەو چاوەڕێ ڕەحمی خودایی هەموو شەو چاوەڕێ ڕەحمی خودایی هەموو شەو هاتنە دەرگانە و گەدای إلهي إلهي لم شوانا أهد بيمان أبستين عفو فرمو قناما خدايا لم شواني قدر عزات بمان خريزي عبداني بحرمات روحم بفداتي قولي قول زاري مدينة روحم بفداتي قولي قول زاري مدينة لطفدها بروا بك مقصودي مدينة لطفدها بروا بك مقصودي مدينة صل على محمد صلوات رسول الله صل على محمد صلوات رسول الله بوجه قبويته شرف وقرب ومقامه بوجه شرف وقرب ومقامه لطفت بمبخ شورى جرمي مبينا درمان مكهاتو محكيمي همو دردايا درمان بك جرقم كهمو يكون برينا الله الله يا الله بدل بيجين يا الله صل على محمد صلوات برسول الله صل على محمد صلوات برسول الله عمرك دنالم فأمدي قولي زارم عمرك دنالم فأمدي قولي زارم جارك بفرمو كچهوار چشينا فرز الهم
من عمري خضر بو بجنتي رويتو شحياتي كتجينا الله الله يا الله بدو بيجيني يا الله صلي على محمد صلوات برسول الله صلي على محمد صلوات برسول الله يا حسين يقولوا خاكي دري خاكي لا تشاودا ويك يا فلكتا هيا تشاوي لزمينا روشان بك تشاوم بكلي خاكي دريخو وعزة فرشي قدمت عرشي برينا وعزة فرشي قدمت عرشي برينا الله الله يا الله بدو بيجيني يا الله صلي على محمد صلوات برسول الله صلي على محمد صلوات برسول الله زلفت لدولا شاد وقشاد بجماله وأهل شمالي هم أصحاب يمينا موقوف نقاهي كبفرمو بترحم جنقاوي يا آوي نيا آوي نويسينا بابا عندي إشارة كدريكا لدرونه خد بيني وبخلو حسدونا اخوتكينا الله الله يا الله بدو بيجيني يا الله صلي على محمد صلوات برسول الله صلي على محمد صلوات برسول الله بوخال خطوسو رتيجيسو يتحقيا بوخال خطوسو رتيجيسو يتحقيا ماني كبرشا نسنم نايشينا نايدا محمودا وتي دنيا وقيامة جاري بوفائي قبلك قلبي أمينة جاري بوفائي قبلك قلبي أمينة الله الله يا الله بدو بيجيني يا الله صلي على محمد صلوات برسول الله صلي على محمد صلوات برسول الله سيدي على محمد صلى الله عليه وسلم يا ربي هردنكتان أخوشو إن شاء الله مداحي رسول الله إن شاء الله صلى الله عليه وسلم آمين يا ربي دست شاوتان خوش هرب منن موسى سالار طبعا
ئیمڕۆ ڕۆژێکە پێش شەوی قەدر ینی تریم شەو قەدرە بە قەدر حسابە لە 20ەوە بۆ یعنی ئەم شەوتوانی دانیشین ئەتوانی دانیشی چکە هەتا ئێمە ڕۆژش ئاماژەمان بۆ کرد ئێمە زۆر هانی خۆمان هانی دەوروبەر و خێزان و کەسوکارمان بین کە یەک لەحظە لە شەوی 20 هەتا شەوی جەژن زایە نەکەن بەڕاستی اینجا یەکێک لە مناسباتە جوانەکانی ئەم شەوە ماوەسە سالار ئەوەیە کە شەوی یەکەمی قەدر یاخود ئەمڕۆ یا سبەینێ زیاتر ڕۆژی فەتحی مەکەیە فەتحی مەکە یەک هەڵوێسی پێغەمبەر سەڵام لێرە حەزەکەم باس بکەم کە مناسبەی لەگەڵ شەوی قەدرا هەیە ئەو شەیە پێغەمبەر سەڵام دوای ئەو هەموو سزا و ئەشکەنجەیی کە درا لە مەکەیە دوای ئەو هەموو شەڕ و کوشتاری کە سەحابەیان شەهید کرد یەکێک لە سیما جوانەکانی ئەو شەوە ئەو ڕۆژی کە چووە مەکە ئەوە بوو فەرمووی ئیذهبوا فأنتم طلقاء بڕۆن ئازاد بن عەفوی بەکارهێنا لێخۆشبوونی بەکارهێنا لێخۆشبوون لە 20 ڕەمەزانەوە ئەخر لە 20 ڕەمەزانە بوو ڕاستە فەتحی مەکە کەواتە ئەم ئیشارەتە بۆ وەری نەگرین بۆ خۆمان کە ئێمەش لە بینی خۆمان و خوایە داوای عەفو بکەین ینی ئەو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو ڕەحم و بەزەیە گەورەکە هەیبوو بەرامبەر بە ئاهلی قورەش حتا فەرمەیەکێک لە خاڵەکانی ئەوەی کە نەیفەرموو و ئەچین بۆ مەکە ئەوە بوو کە مەکە خۆی حازر نەکا بۆ شەڕ بۆی کە تووپڕ بن بەسەریانە ئامادەی شەڕ ڕەم پێ حەزی نەکرد بکوژێن حەزی نەکرد یا بچن عەفوی بەکارهێنا جوانە یا شێخ دەستچاو خۆش جامیوانەکەشمان حازرە منەچم بە خەراتنیەکەم زۆر باش بە لە دەرەوەی یا الله مایکەکەشم کەوت بوو بوورە دابان مامۆسای بەڕێز فەرموون سڵاو لێبێ خاوە خێر بێن سەر چاوەکەم فەرموون السلام عليكم مامۆسایان بەخێر بێ باشە قوربان حاڵ باشە فەرمووە مامۆسایان بەخێر بێن سەر چاو مامۆسای یاسین بەخێر بێ باشە قوربان ئێوە باشن خاوە خێر بێن زۆر سپاس مامۆسای بەڕێز بەخێر بێن سەر چاوەکەم عەزیەتماندان هەر بمێنن مامۆسای بەڕێز باسی ئەو یا شێخ باسی نمونەیەکی جوانی هێنا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیتر لە دەستپێکی قەدرەوە کە چووە ناو مەکەوە وتەیەکی جوانی هێنا ئیتر خەڵکی مەکەی عەفو کرد ئەوانەی کە ساڵانێک چۆن ئێمە ئەندەر شەوە بە دەرفەت بزانین کە خوای گەورە لێبوردەی گشتی ڕادێنێ چی بکەین بەر ئەو لێبوردەیە بسم الله الرحمن الرحيم سەبارەت بە ئەفو ئەگەر ئێمە بڕوانین بۆ قورئان پانتاییەکی زۆری داگیر کردووە مەغفیرە یاخود ئەفو لێخۆشبوونی خوای پەروەردگار کە ئەفو سڕینەوەی تاوانەکانە مەغفیرە ئەوەیە کە ڕەنگە لە سجیلەکە بمێنێ بەڵام هیچ ئیجراءاتێک ناکرێت دەرحەق بە ئینسانەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکە زۆر جوان ئەفەرمێ ئەوەله ڕەحمە و ئەوسەطه مەغفیرە و ئاخیره عتق من النار ئێمە لە نێوەڕاستین کە بریتیە لە مەغفیرەی خوای پەروەردگار لە قورئانە بەرامبەر بە هەموو سزایەک نۆ بۆ دە مەغفیرەی خوای پەروەردگار هەیە بەرامبەر بە هەموو سزایەک نۆ بۆ دە مەغفیرەی خوای پەروەردگار هەیە واتە پانتایی مەغفیرە و لێخۆشبوونی خوای پەروەردگار زیاترە وەک لە هەڕەشە و لە سزادانەکان جەدەلێک هەیە ئەکرێ لە نێو زانایانە فەرقێکەکەن لە نێوان جەلالەدینی ڕۆمی لەگەڵ ئیمامی غەزالی بەڕەحمەت بنیاخوا ئەڵێن ئیمامی غەزالی هەمیشە وێنایەکی سەختی کردووە کە ئینسان لەژێر هەڕەشایە بە جەلالەدینی ڕۆمی پێچەوانەیە جەلالەدینی ڕۆمی وا وێناکە کە خوای پەروەردگار ئەگەڕێت لە مرۆڤەکانە بەهانەیە بدۆزێتەوە بۆی لێ خۆش بێت بەڵام ئەوی ئیمامی غەزالی کە ئیحیا علوم الدینی دانا هەندێک ڕەخنە چووە سەر ئیمامی غەزالی کە شدەت و توندی زۆری تایە و حەزی بەوەیە کە ئینسان زۆر زۆر پابند بێ کە گلەییان لێکرد دوایی ملحەقێک پاشکۆیەکی دانا بۆ کتێبی ئیحیا علوم الدین سەبارەت بە مەغفیرەی خوای پەروەردگار جا کۆمەڵێک ئەحادیث ئێنێتەوانێ نمونەگەلێکی زۆر زۆر جوان هێنێتەوە یەکێ لەوانە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی ئەو کەسەمان بۆکە کە لە ژیانی دنیاە دوای ئەوەی کە ئەمرێ و خوای پەروەردگار زیینوویە کاتەوە لێ پرسێ ئەڵێ
تۆ بۆ بە کوڕەکانت بمسووتێن و بمدەن بەدەم باوە بە خۆڵە مێشەکەم بچێتە ناو دەریاوە وتی وەڵاهی بۆی کە خوا نەتوانێت زیینم کاتەوەتی بۆ دووتی وەڵی خۆیان دەترسی تۆ خۆی پەروەردگارە فەرمێ دوو ترس لەسەر هیچ کەسێک کۆ ناکەمەوە لەوێ لێم ترساوی ئەبێ لێرە ئەو ترسە نەمێنێ لە ڕۆژی قیامەتە خۆی پەروەردگار خەڵکێک زیندووە کاتەوە کە محاسبەیانەکات چه چاکەیەکت هەیە لە ژیانی دنیاە ئەوەی زۆر ئەگەڕێن نیە دوای ئەیدۆزێتەوە هەمووی حەدیسی پێغەمبەری خۆی سەڵ ئەمانە ئەڵێ وەڵا ئەی خۆی پەروەردگار من پیاوێک بووم خوا پێدا بووم شتومەکەم فرۆشتووە بە خەڵک بە قەرز بە جابیەکانم و توانی پارەکان کۆکەنەوە بڕۆن بۆ لایەن بۆ لای ئەو خەڵکە ئەوەی کە پاری بەدەستەوە بوو پارەکەی لێ وەربگرنەوە ئەوەی کە نەی بوو لێ گەڕێن ئەفریکەن خۆی پەروەردگار ئەڵێ منش ئەوە مەوێت لە دنیاە تۆ کە خەڵکی عفو کرد بێ لێرە خۆشە عفوکەیت تەنان لە فەرمودەیەکی سەحیحەکە هاتووە کە لە قیامەتە خۆی پەروەردگار ئینسانەکان زیندووە کاتەوە کەسێک شیاوی ئەوەیە کە بچێ بەرەو جەهەنەم خۆی پەروەردگار فەرمانەکە بیبەن بەرەو دۆزەخ کە ئەڕوا بەرەو دۆزەخ ئاوڕێتەوە خۆی پەروەردگار ئەفەرمێ بیگەڕنەوە کە ئەگەڕێتەوە ئەڵێ بۆ ئاوڕیایە ئەڵێ خوای تەعالە هەتا ئێسش لە عەفوت نامێت نەبوو فەرمانەکە بیبن بەرەو بەهشت بەرەو باشتی وەرن ئەمە بریتە لەو مانگە پیرۆزەی کە دەرگاکانی جەهەنەمی تیادا ئاخرێت دەرگاکانی بەهشت دەکرێتەوە لێ خۆشببوونی خۆی پەروەردگار بە لێشا و ڕوومانتیەکە ئەمان خاتە نێوز دەریای لێ خۆشببوونی خۆیەوە لە قیامەتا خۆی پەروەردگار کە ئینسانەکان زیینوە کاتەوە بە ئەهلی بەهشت دەفەرمێ هەر ڕەضیتم وەکو لە صحیح موسلیم هاتووە ئەوان ژەڵێن ئایا ڕازی بوون ئەوان ژەڵێن وما لنا لا نرضى يا رب وقد أعطيتنا ما لم تعطي أحدا من خلقك ئەوەی کە بە ئێمە بەخشیوە بە هیچ کەسێکە نەبەخشیوە ئایا چی هەیە لەوە باشتر فەرمێ أحل عليكم رضواني فلا أسخط عليكم بعده أبدا ئەتان خەمە بەر لێشاوی ڕەزامەندی خۆم ئیتر بە هیچ جۆرە لە دوای ئەوە لێتان زوێر نابم لێتان تووڕە نابم ئەم مانگە بریتێ لەو مانگە ئینسان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە زۆر نزیکە بێتۆ لەخوا بە کردار بە گفتار بە ئاکار بە بەخشینەکانی یعنی ئەگاتە ئاستێکە یەقینێکی بۆ دروستە بێ کە خۆی پەروەردگار لێی خۆش بووە لە خۆی پەروەردگارش چەندە نزیک بیتەوە ئەوەندە کەسبی سیفەتەکانی خۆی پەروەردگارەکەی هەر کەسێک کە بیندا کە بەخشندەیە با بزانێ لە خوا نزیکە کە لێبوردەیە با بزانێکەوە لە خۆی پەروەردگار نزیکە ئەی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ چەند کەسێک خۆی پەروەردگار لیان خۆش نابێت کە لەوانە مشاحینە ئەوەیەکە لە براکەی خۆی خۆش نابێت هەندێک هەیە زۆر توندە زۆر سەختە لە دنیاە یعنی 15 ساڵە لەگەڵ خوشکەکە قسەی نەکردووە 20 ساڵە لەگەڵ نەفرێکە قسەی نەکردووە تەواو لێی زویر بووە کەم دنیاە ئەوە نایەنێ ئینسان سنگی خۆی بکاتە زبڵدانی حقد و بغض و قینی خەڵکی خۆی پەروەردگار داوای ئەوەمان لێکا کە ئێمە لێبوردەبین وەکو چۆن خۆی لێبوردەیە خۆی پەروەردگار بۆ یا ئەیها لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم نك أوندا لا أرجع آية زانان خلافك يعني أرجع آية شيء وتكا فرتكاترين آية كإنسان ضلي بي خوش بيتشيا هندي قالين أم آياتي خوي بيرجارك كافرمي لا تقنطوا من رحمة الله هندي كافرمنا أو آياتي كافرمي أولئك الذين يبدل الله سيئاتهم حسنات وكان الله غفورا رحيما أواني كتوباكا وقرينه ولا خوي بيرجار أو خوي بيرجار خراپەکەشیان بۆ کا بەچاکە تو ئاەتی زۆر جوانتێنە يبدل الله سيئاتهم حسنات باش لەوێ سيئاتێنێ لە ئاەتی یەکەمدا کە ئاماژە پێدا إن الله يغفر الذنوب جميعا فەرقی سيئات و ذنوبەکە چییە عەزیز سيئات بریتە لە ذنوب گوناهی عامە بچکۆلەکانە گوناهی عامی بچکۆلەکانە بە سيئات تاوانی گەورەترە بەتەوبە ئەسرێتەوە ئینسان بۆی بچێتە بەهەشت ئەبێ پاک بێتەوە پاک بوونەوەی یا بە ئاگرە خوارمان پارێزی یا بە عەفو لێبوردەی خۆی پەروەردگارە یا بە شفاعەتی پێغەمبەر و پێغەمبەرانە یا شفاعەتی برایە کەسێکی چاک یا شتێکی خۆی پەروەردگار ئیلا بۆ دۆزێتەوە بێ پاک بێتەوە ئەنجام ئینسانە قاچە خاتە نێو بەهەشتەوە بۆیە أولئك الذين يبدل الله سيئاتهم حسنات وكان الله غفورا رحيما لديان آيات وسدان آيات خوي پروردگار باسی مغفرتی خویەکە
باسی لێ خۆشببوونی خۆیەکە باسی واکە کە تەجاوزی گوناهی عەبدەکانەکە لە ڕۆژی قیامەتە ئێمە پێوەرەکان زۆر جیاوازن برایانی بەڕێز بینەرانی خۆشەویست مەجنیە ناکرێت ئێمە بەوەیە بنازین کە دوورکە ئەن نوێژەکەین کە شتێکە بەخشین کە تۆزێ بە ڕۆژوە بین ئەخلاق ئەکمل المؤمنین ئیمانە ئەحسنهم ئەخلاقا یا ئەحسنهم خلقا إن أقربكم مني مجلسا يوم القيامة أحاسنكم أخلاقا کێ زۆر ڕۆشتێکی جوانی هەیە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر نزیکە لەبەر ئەوە ئێمە ئەبێ لێخۆشببوون بکەینە سیمای خۆمان بەتایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە برایە کە قسەیەکمان پێڵێ هێ من بین ئارام بین دەسەر خۆ بین بەخشن دەبین وڵای من زۆر جار لە زۆر کەسی عشایر و کەسی عوام و کەسی هاکەزاییەوە زۆر فێری کۆمەڵێک ڕەوشت و ئاکاری زۆر جوانە بم کاتێکە پەکمەکەوێ لەسەر شەقامێک ئەو هەموو خەڵکە دێت ئەوەستێ بۆ ئەوی کە یارمەتی من با و کۆمەکی من بکە ینی شتێکە گەرمەوە لە ماڵی خوشکیەکەم من چوونەتە شاری هەولێر لە هەولێر ئەمە هەر حەزەکەم بینارە هەموو گیان لێبێ بزانن خەڵکیەکەی خوێنەواریەکی ئەو تۆشی نییە بەڵام دەچ ئاستێکی بەرزی ئەخلاقیایە چوبوونە ئەوێ کۆڵانەکەیان تەسکا بێ یەک سیارە بوەستێ ئەو ڕۆژێک کە ماڵیان گواستەوە خوشکەزاکەم چوو سیارەکەی لە کۆڵانەکەی وەستان کە لە کۆڵانەکەی وەستان دراوسەکان کە بەرامبەریانە وتی کاکە مە شوێنی سیارەی منە نابێت تۆ لێرابی وەستێنی ناوی نابم ناوە پێی خۆش نەبێ کابراس کە پیاکی زۆر ڕەوش بەرزە وتی لێرای مەوەستێنە خوشکەزاکەشم وتی باش ئیتر شەو خەوتن و سیارەکەی بردە دەرەوەی کۆڵانەکە و خەوتن بۆ بەیانی خوشکەزاکەم وتی کە ڕۆشتم گەشتمە سەر کۆڵانەکە ئەم قوڕەبانی کردم ئەم دراوسێ وتی وەرە وتی ڕای کردوە شوێن مامۆزانی هەڵەیەکم کردووە پەلامارمەیە شتێکی هەوە وتی پەلاماریان دەستی ماچ کردم زۆر بە تام بەزورەتەوە زۆر بە شەوق و زەوقە دەجاری نەدوان نەسیان نەدا ئەم لەولای ماچ کردم وتی بە ئەڵڵا قەسەم ئەم شۆ نەخەوتوم تو خواگەرتنم ئازاکە لەبەرخوا کە تۆ دراوسەی ئەو قسەم کرد لەگەڵ تۆە جا وتی گەڕانێ و ڕێزێکی زۆری لەنام وتی وەڵڵاهی هەتا من ماوم تۆ لەم گەڕەکە ئەبێ و ساری تۆ لەو شوێنیان بوەست هەتا من ماوم تۆ لەو شوێنایی جارێکیان من چوون بۆ ماڵیان نەشمە ناسی سیارەکەم زۆر چڵکن و پیز بوو بۆ بەیانی کە هەستام سیارەکەم سیارەکەم شۆراوە زستان و سعات 12 شەو ئەو هاتوۆتەوە تا 1 شەو و 2 شەو ئەم کوڕە خەریکە و سیاریم بۆ بەبێ و بیناسم جا باسی ئەحمەدی مفتی زاداکەن بە ڕەحمەت بیاخوا چۆن بوو لە چ ئاستێکا بووە کە هەستاوە کە سەفەریان کردووە هەستاوە پیاڵاوی ڕەفیقەکانی خۆی شەو هەستاوە بۆی بۆ یاخکردوون جلەکانی بۆ وتو کردوون ئینسان ئەبێ بڵێم ئاستە ئەخلاقیەوە بڕوانێ ئەوەی کە زوێریەکی هەیە لە کەسێک بالی خۆش بێ چونکە خۆی پەروەردگار لی خۆشە بێ مامەڵە چۆن بێ لەگەڵ خەڵکا خۆی پەروەردگار مامەڵی وایە لەگەڵتا لە ئێستەوە مامەڵەی خۆمان دیاری بکەین ئێمە مامەڵەمان لەگەڵ خەڵکا چۆن بێ لەگەڵ مەخلوقاتی خۆی پەروەردگارە چۆن بێ وەڵڵاهی مامەڵەی خۆی پەروەردگار لەگەڵ ئێمەیا بەو شێوازە بێ خەڵک ئەفوکە خۆی پەروەردگار ئەفوتەکە علمی نوێ پێمان ئەڵێ بەختەوەرترین کەس ئەوانن کە پەیوەندێکی زۆر دروستیان لەگەڵ خەڵک و لەگەڵ خۆیان هەیە پەیوەندێکی زۆر دروستیان لەگەڵ خەڵک و لەگەڵ خۆیان هەیە ئەو کەسانە ئاسوودە و کامرانن کە زۆر ئاسوودن لەم ڕۆژانەیە لە سوڵحێکا بووین پیاوێکەیە تەمەنی 80 ساڵە ماشەڵڵا ئەوکو گەنج هەڵەسێ و دانیشە وتی پیر بووم فلانە کەس وتم نەباشی شکۆر الحەمدوللا دوای وتم مژدە لێ بێ ئەزانی ئەم دەستاخی تۆ هیچیە وتی چیە وتم ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیە زۆر دروستەیە کە تۆ هەتا کێ پەیوەندیەکی کۆمەڵایەتی زۆر دروستی هەیە زۆر بەختەوەرە کێ ئێوێ زۆر کامەران و ئاسوودە بێ با زۆر لێبوردە بێ هەر کاتێک کە شەوێک جارێکیان نەفرێک گوتی ڕقم لە دڵایە شەو ناتوانم ئەو حەدیسە جێبەجێکم کە بەدڵێکی سابسمە سەر جێگا وتم بۆ وتی ناتوانم وتم ئەم شەو زۆر لە خۆ بکە هەندێشت بە وەرزشە بە فشار بۆ خۆهێنانە زۆر لە خۆ بکە ئەم شەو ئەفریکا وتی زۆرم لە خۆم کرد خەم بێکەوە زۆر بە ئاسوودەی خەوتم وتی خوای گەورە ئاگادارە بەبێ ئەوە هیچ کەسێ بزانێ بۆ سبێنێ ئەو برادەرەکە زۆر ڕقم لێ بوو هاوڵام ئەم لە لای ماچ کردم ئەم ژیانە ئەم عالەمی ڕۆحە وەکو ئینتەرنێت وایە ڕۆحەکان ئاگایان لە یەکتریە
هەز بە یەکتیەکەن خی پەروەردگار کۆمەکاری ئینسانەکانە جا فرسەتە ئێمە تۆبە بکەین بۆی خی پەروەردگار لێمان خۆش بێت ئێمە بگەڕینەوەنی مڕاجعی خودی خۆمان بکەین لە نەفسی خۆمان بچینە دەرەوە بۆ خۆمان بڕوانین ئەم کارانی کە ئیکەین ئاماژمان پێچیە با لێبوردە بین بەرامبەر بە خەڵکی وەکو خی پەروەردگار لێبوردێ بەرامبەر بێ گەڕینەوە لای بەڕێزت بەڵام بە کاکەکار سڵتێکی زۆر خۆشی ماڵ سایاسین تۆی لێ نەبووی ئاشنام پێ مامۆستاکار پێشخولەکی کردینێ دڵمان منەوەرکە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قاف والقرآن المجيد بل عجبوا أن جاءهم منذر منهم فقال الكافرون هذا شيء عجيب أإذا متنا وكنا ترابا ذلك رجع بعيد قد علمنا ما تنقص الأرض منهم وعندنا كتاب حفيظ بل كذبوا بالحق لما جاءهم فهم في أمر مريج أفلم ينظروا إلى السماء فوقهم كيف بنيناها وزيناها وما لها من فروج والأرض مددناها وألقينا فيها رواسي وأنبتنا فيها من كل زوج بهيج تبصرة وذكرى لكل عبد منيب ونزلنا من السماء ماء مباركا فأنبتنا به جنات وحب الحصيد والنخل باسقات لها طلع نضيد رزقا للعباد وأحيينا به بلدة ميتا كذلك الخروج كذبت قبلهم قوم نوح وأصحاب الرس وثمود وعاد وفرعون وإخوان لوط وأصحاب الأيكة وقوم تبع كل كذب الرسل فحق وعيد أفعينا بالخلق الأول بل هم في لبس من خلق جديد ولقد خلقنا الإنسان ونعلم ما توسوس به نفسه ونحن أقرب إليه من حبل الوريد إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد
ونفخ في الصور ذلك يوم الوعيد وجاءت كل نفس معها سائق وشهيد وجاءت كل نفس معها سائق وشهيد. ڕێی خوارزەوەتە یاخوا مامۆساکە هەربمێنە مامۆستا سەرار وەڵاهی من حەزەکەم پرسیارە لە عەرزی مامۆستا یاسین بکەم کە ئێمە لەم سەرەتایی شەوانی قەدر مامۆسای سەر ڕەنگە خوشکێک برایە موسڵمانێک لە سوچێکە سەیرێن بەرنامەیە بکە یا بیبیستێت تا ئێستا بە ڕۆژوو نەبووێت تا ئێستش هەر نوێژی نەکردبێ لەم دەرگای عەفوا تەوبە بکە یا هەمومان تەوبە بکەین تەوبە نوێ بکەینەوە شتێکی باش نییە ماوەسا بەتایبەتی لەم کاتەیە کە بەڕاستی ڕەحەماتی خوا زۆر زۆر دابارێ و لەم کاتە ئەگەر تەوبە بکە بڕیار با تەوبە بکە ئیشەڵڵی قوبوڵەکرێ. بەڵێ مامۆستای بەڕێز وەڵاهی طبعاً تەوبە بریتێ لە بابێکی فراوان إن الله يقبل توبة العبد ما لم يغرغر هەتا ئەو کاتی کە ئەگاتە سەرمەرگ ئەم ئینسانە تەوبە بکە یەکمان خۆی پەروەردگار لێی وەرەگرێ باشترین نمونەش لە حەدیسەکەی پێغمبەر صلی الله علیه وسلم کە نەوتونەوە کەسەکەی کوشتووە لە دوایە پاش گەس ئەبێتەوانی و ئەگەڕێتەوە بۆ لای خۆی پەروەردگار هیچ کەسێک ناتوانێت بڵێ خۆی پەروەردگار لە عەبدەکانی خۆش نابێ ئەگەر کەسێک ئەوە بڵێ خۆی پەروەردگار فەرمێ من ذا الذي يتأله علي کێیەکە خۆیەکە بەخوا بەسەمنەوە سەیدنا عیسا جارێکیان بە ڕێگەیە ڕۆی کە بە ڕێگای ڕۆی لەگەڵ حەواریەکانیە عەبدێکی گوناهکاری زۆر گوناهکار بوو لەسەر گردۆڵکەیەک ئەوە سەیری سەیدنا عیسای کرد حەسوودیەکی پێبردووتی ئەوە پێغەمبەری خوایە و کوتلێکە لە ڕۆح و پیاوێکی چاک و موبارەک و منش خەریکی گوناه و تاوان و ئەو جۆرەشتانم و شەرمیشێ کرد باشە بۆ تەوبە نەکەم باشە بۆ نەگەڕێمەوە بۆ لای خوای گەورە شوێنیان کەوت کە شوێنیان کەو ڕۆشت یەکێ لە حەواریەکان ئاوڕێکی یایەوە ئەو پیاوەی بینی بە چاوێکی سووک و بێڕێسەیری کرد ئەویش گەڕایەوە خۆی پەروەردگار پەیامی نەر بۆ سەیدنا عیسا وتی عەبدێک شوێنێکە و لە فڵانە شوێن گوناهکارە شوێنێکە و تەوبە بکە بەڵام فڵانە کەسکە لەگەڵ تۆیا بوو بە چاوێکی سووک ئاوڕی یایەوە و تاراندی ڕۆی بڕۆ بە عەبدەکە بڵێ لە هەموو گوناهەکانی خۆش بووم بەو کەسەش بڵێ هەچی کاری چاکەی هەیە بەتاڵ بووە بەو کەسەش بڵێ هەچی کاری چاکە هەیە بەتاڵ بووە قسێکی کوردەواری خۆمان هەیە گەر مزگەوتێک بڕوخێنی جورمی کەمترە لە ڕوشکێنی ئینسان نابێ ڕوشکێن بێ بەتابەت لە کاتی تەوبە ئەو جۆرەشتانەیە هەر کەسێ تەوبە بکە و خەڵک لە دواییە بە گوناهەکەی عیبداریکەن ئەم ئینسانە خۆی تووشی ئەو گوناها بێ ئیمامی عومەرە فەرمێ جالس التەوابین فإنهم أرق أفئدة لەگەڵ ئەوانە دابنیشن خاوەنی دڵێکی زۆر زۆر ناسکن بڕوان بۆ ئەوانێ بڕوانە بۆ بیشری حافی کە ئەی خوێنیتەوە تەوبەی کردووە ئینسان سەرسامە بێ بڕوانە بۆ هەندێک لە پیاوچاکان خۆ زۆرێکیان لەوانە سەرەتا لە گوناها متەمادی بوون ڕۆچوون هەندێکیان دوایی کە گەڕاونەتەوە بۆ لای خۆی پەروەردگار کە هەستیان بە قورب و نزیکی خۆی پەروەردگار کردووە کە خۆیان خستۆتە ئامێزی ئاسمان ئەو جار تێگەیشتون تام و چێژەکە بۆیە خۆی گەورە لە قورئانە هەمیشە لە دەیان و سەدان ئاەتە عەبدەکان بانگەکە بۆی کە بگەڕێنەوە بۆ لای شەوانی قەدر شەوانی ئیعلانی ئاشتەواییە بۆ لای خۆی پەروەردگار شەوانی سڵحە لەگەڵ خۆی پەروەردگارە شەوانی ڕشتنی دووسێ دڵۆ فرمێسکە لە کاتی سوژدایە کە ڕێژیتە سەر ئەرز و ئەچپێنی بە گوێی زەویە ئاسمان گوێی لێبێ ئەم دڵا فێنکاییەک و ئۆقرەیەکی بۆیەت ئیترە ئینسانەکەوێتە ئاسوودەیەکی زۆر زۆر گەورەوە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح فەرمێ لله أشد فرحا بتوبة عبده حين يتوب إليه خوا زۆر زۆر دڵخۆشترە بە تەوبەی عەبدێکی کاگەڕێتەوە جا نمونەیە گەیەنێتەوە کەسێکە لە دەشتاییەکی بیابانێکی قات و قڕایە و وڵاخێکی پێیە و ئاو و خۆراکەکەی لەسەرێتی و ئەڵێ لە بن درەختێکا با ئیسراحەتێ بکەم و کا چاو ئەکاتەوە سێرەکا وڵاخەکەی ڕۆشتووە ئیتر ئەمرێ لە تین واخنکێ و لە برسا ئەمرێویز نییە ئەوش ناچارە
بەوەی کە سەرخەوێک بشکێنێتەوە تر ناومێ دەبێ کاتێک کە خەبەرە بێتەوە سێرەکە وڵاقەکەی هاتۆ لە پشتی سەری وەستاوە لە خۆشیە ئەڵێ اللهم أنت عبدي وأنا ربك لە خۆشیە من خوای تۆم و تۆ عەبدی من لە خۆشیە ئاوالێ سێریکە ئەفەرمێ خوای پەروەردگار زۆر دڵخۆشترە بەوە بۆیە هەلە فرسەتە هەموو ترکە ساتێک دەرگای خوای پەروەردگار کراوەیە بەتایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەوەی کە زەکاتی نایەوە بابیە ئەوەی کە حرامی خواردو با دەستی هەڵگرێ ئەو کەسی دڵی کەسێکی ئازار داوا با گەردنی خۆی پێ ئازاد بکە ئەو کەسی کە تاوانێکی هەیە داوای لە خۆشبوون لە خوای پەروەردگار بکە إن الله يغفر الذنوب جميعا التائب من الذنب كمن لا ذنب له وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم يرجع كيوم ولدته أمه وەکو ئەو ڕۆژەی دێتەوە کە تازە لەدایک بووە بۆیە ئەوانەی کە تەوبە ئەکەن دڵخۆشن کامەرانن ئاسوودەن بەختەوەرن چونکە گوناهیان کردووە هەست بە تام و چێژی ئیمان و نزیکی خوای پەروەردگار زۆرەکەن ئومێدمان وایە هەمووان تەوبە بکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژانە 100 جار فەرمیێتی ئەستەغفر الله العظیم من كل ذنب وأتوب إليه ئێمە تەوبە بکەین بۆ لای خوای پەروەردگار بە تایبەت لە شەوانی قەدرا بڕوانن لە دەوروبەری کەعبە هەندێک کەس چۆن ئەڵاڵێنەوە چۆن ئەپارێنەوە چۆن دەستیان لەرزۆکە داوای لێ خۆشبوون بۆ خوای پەروەردگارەکە نمونەگەلێکی زۆرمان هەیە کە خوای پەروەردگار لە خەڵکانێکی زۆر خۆش بووە و تەوبەکەیانی قوبوڵ کردو تەوبێکی نەسوح بێ ئەم ئینسانە تەوبە بکە نەگەڕێتەوە بۆ تەوبەکە مافەکان بگێڕێتەوە و گەڕانەوە بۆ گوناهی بلانە خۆشتر بێ وەک لەوەی بخرێتە ناو ئاگرەوە کاتی بەرنامەکەمان کەمە ئەگەر حەزمانە کرد من حەز ناکەم تۆ میوانی بەرنامەکانمانەبی سپاس دەکەم پرسیاریش بکەم تەکانە دەستچاو خۆشەواسی ئەسن کاکار مادومان کردن خوازاتان سانی بەڕێز سوات گەورە موفقتان کە خۆ هەر بمێنن قوربانم دەشتان ساوێ دۆرخۆشتان استغفر الله سلام گەێنە برا کێشە نییە دەست خۆش ئافسان بێ قوربان لەگەڵ بێ ئافیستان بێ ماوەسای گیان سەر چاوەکەم خواتان لەگەم سەر چاوەکەم یا شێخیان تۆ بۆ یەکجاری نایت ئێرە هەر بێمە بێ یەکجاری بۆی کاتی دوعاکان نەڵێم باش وەرە ئێرە با مایکەکەشە بۆ سابت کەم خێری یا شێخ نور على نور دەست خۆش بێ خۆ ئەی جەزاک الله جا حەزەکەمات بە پێوە ئەگەر جەنابی دەرهێنێ ڕازی بێەوە بە پێوە پرسیارکەم یا شێخ تەمان من بە درێژایی ئەم 900 ڕۆژە لەگەڵ تۆیە کە بەرناماکەم کەی گوێ لە دوعاکانە گرم ینی هەستێکی زۆر ئیمانی دێتە ناو دڵمەوە جا حەزەکەم بزانم ئەو پرسیارە لە تۆش بکەم لەو عالەمە ئیمانی و ڕۆحیە تۆ چه هەستێکە بۆ دروستە بێ چکە تۆ کاریگەری زۆر لە سەرمان دروستە وانێ کاکە میران ئێوەش هاوبەشی پرسیارەکەم تۆفیقی خۆی ئەمەوەسە سەراری من نییە بەخوا نوازم سری دوعا ئیسە لە بەرچاوی خەڵکو لە بەردەم کامێرە و چەند کامێرە سوچوار کامێری لێ کە دوعاکەی بخوا تەوفیقبانە خۆشتر وایە دوعا لە بینی خۆت و عەبدا بێ خۆت و خۆی گەورەیە بێ مەوەسا ئێران ینی ئەو دوعانە و زۆر بێ کە لە بینی خۆت و خوایە مەرجی ئینسان دایمە دەستیش بەرزکاتەوە سەڵی من لە سیارەکە کە ئەڕۆم بۆ شوێن سیاقەتەکەی جاری وایە یەک مناجاتێ بۆیە لە خزمەت خوایە یەک شتیە بەدڵتا کە زۆر حەزەکەی یعنی لەوە ئەچێ ئەو کاتە شوێنی ئەوە بێ کە زۆر تێهاتێ ئاگال لێبێ زۆر تێهاتێ لە بیرە نەچێ لەو کاتە دوعا زۆر بکەم تۆ ئەچی بۆ شوێنێکی بۆ دەشتێک سیرەکی گوڵەکە بینی درەختێکە بینی ئەسانی لە سەر بەعزەکانی و کاک سەیناسە حد لە کوردستانی ئەو دیویشانی تۆش جارێکی بۆ سەیرانێکی بۆ شوێنێ لە سەر کانیەک خۆ بە تەنیایی نوێژی ئەەکەی هزار ئەوەی ئەو نوێژش کە لە مزگەوت کردوتە خۆشترە سوبحان الله بەعزێ شوێن هەیە بەعزێ مەکان هەیە ڕەنگە گوڵ و درەختێ لەوێ بێ ئەوەنەی ذکر کردی بێ تۆیشی داپۆشی بی خۆت نییە لەبەرەوە
هەندێ جار هەندێ دوعا هەیە یعنی لە شوێنی تر دەستەکەوێ بەس ڕەنگە لێرە ڕەنگە باتەوە ئەنا هی ئێرە نییە چکە من وا ئەزانم کە ئەوەی لە بەرچاوی خەڵکە دوعاکەین خوا بە لوتفی خۆی وەریەگرێت یا شێخ ئەو دوعاانێت دەمێکە من گوێگری تۆم بەڵێ دوعاکان هاتوونەتەدی لەوەی یەکێک بڵێ کاک منە دوعاکەم ناتەدی تۆ چی تەیە بۆ دوعا؟ وڵایی ماوەسە سەلار من وەکو تەجروبەی خۆم دوعا هەبووە لە دڵما بووە نەموتۆ بە زمان واللهی هاتۆتە دی الله واللهی نازانم دوعایەکم هەبوو بێت و گیران نەبوو بێ سبحان الله ئیتر ئەمە ئەم لطفەی خوا چییە نازانیانی جوان ینی بەڕاستی خوا زۆر لەتیفە لەگەڵمان ماوە سەلەر هەمومان واین ئەزانی هەموو کەسێ وایە بەس چییە زۆر دیقەتمان لە دوعاکانمان نییە مەرج نییە دوعا ئەوەی منەیڵێم ئەڵێم خوایە ئەوە بێ ئەوە ڕووبە هەر ئەو شتە ڕووبە بۆ تێنێتە دی بۆتە گۆڕێ بە شتێکی تر بەس بیری چۆتۆ کە هی فڵان دوعاتە لەبەرەوە یەک دوعانیە نەتیجەی نەبێت اینجا خۆشببختی بۆ ئەو کەسەی کە دوعاکانی لێرە نەتیجیان نییە چکە هەمووی خوا هەڵێگرێ بۆ ئەو دنیا بووی هەر قبوڵە هەر قبوڵی قبوڵە خۆی گەورە لێمان وەرگێ ئامین یا شێخ مایکەکەوەکو من نەکەوێت تۆزە بیبەرە ناو دەست خۆش اینجا بورە یا شێخ جادینەوە لای کاکە میهرانەوەوان کاکە میهران کاتەین بە بەڕێزت دواتر یا شێخ دوعاکان دەست پێکەین بەرەکەت بۆ بەڕاستی تارەکانی مامۆستا یاسین و خڵانە خۆشەکەی کاکە ئاکار و هەروەها ئەو سۆزەی دڵی بناوی شێخ و ڕواڵەتی جوان و خۆشەویستی جەناب و کاکە سەرارگەر الحەمدولله خوای تەعالا بارانشی بۆ داکردین الحەمدولله شەڵا لێمانێ قبوڵ بکات برادێکەیە کاکیوە وادم پێدا بوو ئێستا لێرانی وازام لە سوێدا لە کوردستانیە شارێکیشی هەیە سەبارەت بە دایک ئەوی شەر وادم پێداوە ئینشاءڵڵا بیخوێنمەوە شارەش لە وڵاتە غەریبە الحەمدولله هەر گڕەی هەیە هەر دڵی گەرمە وەسف و مەدحێکی پێغەمبەر و سەناوستایشی خوای تەبارەک و تەعالا چەند شارێکی بۆم ناردووە شارێکی پێشکەشەکەم ئینشاءڵڵا مەدحێک بە دوای خوێنم هیوادارم کاکیوە چاوت لێمان بێ ئینشاءڵڵا الله ای خدای آسمان و زمین ای خالقی پرورنم هەستێکی چەند خۆشم هەیە ئەو کاتانەی ناوت دێنم من لە سۆز و میهرەبانیت من لە سۆز و میهرەبانیت هیچ کاتێ بێ هیوا ناوم تاکو تەنیا دەتپەرستم هەتا ڕۆژێک لە ژین ماوم قورئانەکەت ئەپارێزم وەک لێنەی چاوەکانم لە پێناوی تۆ ئەی بەخشم سەر و ماڵ و دڵ و گیان گەرچی شێوە و ڕوخساری تۆ یا ئەڵڵا لە پێش چاوم نادیارە بەڵام عشق و خۆشەویستیت لە ناو دڵما بێژمار لە بەخشین و لێبوردندا خوای گیان تۆ بێ سنووری نقمی دەریای گوناهیش بم بە یەک تەوبە لێم دەبووری دڵنیام تۆ لێم دەبووری یا فەخری عالەم باوانەکە
شاهی مدینە گیانەکەم یا فەخری عالم باوانەکەم شاهی مدینە یار مەولایە ئێمە عاشقتین باوانەکەم دڵمان مەشکێنە یار مەولا يا فخري عالم باوانەکەم شاهی حجازی عزیزەکەم یا فخری عالم باوانەکەم شاهی حجازی عزیزەکەم خۆشەویستەکەی باوانەکەم خوای بێنی یاوزی یار مەولا هەر خۆم بە ساقەی باوانەکەم خوبەی سەوزی تۆ عەزیزەکەم ناڵەی عسیان بەر یا فەخری عالم بەر مەرقەدی تۆ باوانەکەم هەر خۆم بە ساقەی یا رەسوول الله نام و نیشانت باوانەکەم بە ساقەی جوانی و ئازیزەکەم مهری سەر شانت یار مەولا کورد و کورد زاودەم باوانەکەم عەرەب نیملۆلۆ عەزیزەکەم هەر بە منداڵی یا فەخری عالم دڵمدا بە تۆ باوانەکەم هەر لە کوردستان عەزیزەکەم تا مەدینەی تۆ باوانەکەم سەڵواتە نێرین یا فەخری عالم لەسەر گیانی تۆ یار مەولا يا الله يا الله ما شاء الله سڵاوتان لێ بێ دەرگای شەی قەدرتان کردەوە ما شاء والله الله إن شاء الله دەست و چاوتان خۆ وەرزە تەمەت یا ربی دەستان خۆش بێ یا رب. کاکە ناسی هەر بمێنن لەشتان إن شاء الله. ساغ بێ خوا وەریگرێ إن شاء الله. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. رب اشرح لي صدري ويسر لي أمري
واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. يا رب ئێمە لە دەرگای شەوەکانی غوفران و لێخۆشبوون و شەوەکانی قەدرا وەستاوی. ئەم عەسرە یا رب عەسری تەوبە و عەسری پێشوازیکردن و عەسری بەدەمەوەچوونی طاعەت و عیبادەتی وەرگیراو بێ یا رب ئیلاهە العالەمین. ئالەم لا خواروەی شەوەکانی قەدرا ڕاوەستاوین، چاوەڕوانی هەشتا و ئەوەندە ساڵ تەمەنین پێمان ببەخشی لە نەعز و نیعمەتەکانی عیبادەت. ئیلاهە العالەمین یا ئەکرەمە الئەکرەمین، دڵمان نەرمە و چاومان لە چاوەڕوانیەکە یا رب کە تۆی گەورە و بەخشندە و میهرەبان ئەو شەو مبارەکانەمان پێ ببەخشی، ئەو عومرە توڵانیەمان پێ بدەی، ئەو ئیمتیدادە لە سوژدە و لە زیکر و لە ئیستیغفارمان پێ بدەی کە هەشتا و ئەوەندە ساڵی بێگوناهی دەست کێ ئەکەوێ؟ کێ ئەی بەخشێ غەیری تۆ؟ دەی لەم دەرگایە ڕاوەستاوین یا رب ئەو عومرەمان پێ ببەخشە، ئەو ڕۆح و هیممەتەمان پێ بدە کە ئەم شەوانە زیندوو بکەینەوە، ئەو چرکە ساتانەمان پێ بدە کە تۆ لێمان خۆشەبی، ئەو دڵنیاییە بخەرە ناو دڵمان و پێی بزانین ئیطمیئنانمان بۆ بنێرە یا رب. یا ربی خوای نامەکانی خۆتمان لێ مەبڕە، نامەی فریشتەکانمان لێ مەبڕە، دڵخۆشیەکانی ئەم شەوە مبارەکانە پەیتا پەیتا دا ببارێ بۆ سەرمان، سفرە معنەویەکەمان پڕ بکات، ناز و نیعمەتەکەمان زیاد بکات، توێشوەکەمان زیاد و پڕ بکە یا رب. یا ربی خوای ژیان ئێمە لەم لا خواروەی شەوەکانی قەدرا ڕاوەستاوین، زەلیلین، بێدەسەڵاتین، هەژاری بەردەرگانەی تۆین، لێتەپاڕینەوە عەفومان کە. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا فاعف عنا فاغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. بەندەکان زۆرن بەندایەتیت بۆ بکەن، بەس ئەمانەوێ ئێمەش لەناو ئەوم بەندا نابین یا رب. ئیلاهە العالەمین ئەوانە زۆرن کە سوژدە بە تۆ بن، ئەمانەوێت ناوکرۆکی سوژدەمان پێ ببەخشی، لطف بکە یا رب، وەرمان بگرە، لطف بکە ئیلاهە العالەمین، عەفومان کە، لطف بکە ئیلاهە العالەمین، سەرفرازمان کە و شەوی قەدرمان بەنەسیب بکە، لە دایک و باوکەکانمان خۆش بە، لە برا و خوشک و خێزان و مناڵەکانمان خۆش بە، هەموومان عەفو بکە، وڵاتەکەمان پارێزراو بکە، نیشتیمانەکەمان ئاوەدانتر بکە. سپاس بۆ ناز و نیعمەتی تۆ کە هەرێستە بارانت بۆ باراندینوەکەوەی کە دڵمان خۆش بکەی کە شەوەکانی قەدر وەرگیراوە لە ئێوە. ئەم بارانە بارانی ڕەحمەتە یا رب، بارانی بەرچاو ڕوونیە بۆ ئێمە ئیلاهە العالەمین، بەرچاومان ڕوونە کە شەوەکانی قەدر ئەم ساڵ ئینشاء الله بەنسیبمانە بێت، بەنسیبمانی کە یا رب. یا ربی پێشەوەی بچینە ناو گۆڕەکانمان، پێشەوەی بگەینە حیاتی بەرزەخ یا رب. یا ربی مژدەی فریشتەکانمان پێ بگا کە چەند سەد ساڵ ژیانمان بەڕێ کردووە، ئەو تەمەنەی کە بۆت نووسیوین لە شەوەکانی قەدرا، شاگەشکە ببین بەوەی کە تەمەنێکی وەکو حەزرەتی نوحمان هەیە و لە کاتێکە کەمی ژیاویل لە دنیا، ئەو مژدە خۆشانەی فریشتەکان بخەرە ناو کرۆکی دڵمان، پەیتا پەیتا نامەکانی خۆتمان بۆ بنێرە با دڵمان خۆش بکات، با ئەم سفرە معنەویەمان دەوڵەمەند بکە، با لەم هەژاری بێتاعەتی ڕزگارمان بکە، لەم خەوی غەفڵەتە بە ئاگامان بێنێ یا رب. عەفومان کە و لێمان خۆش بە، ئەوەی چاوی لێمانە و ئەوەی دەستی بەرزە و ئەوەی دڵی پڕ لە دوعایە و ئەوەی بەتەمای شەوەکانی قەدرە و ئەوەی ئەوێ ئەم سفرە معنەوی خۆی دەوڵەمەند بکە پێش سفرە مادیەکە یا رب العالەمین، بە نەسیبی بکە، دوعاکانیان گیرا بکە، وەریان بگرە و قبوڵیان بکە، خوێنی هیچ کەسێک یا ربی لەم لەحزەوە نەڕژێ بە حورمەتی ئەم شەوە مبارەکانی قەدر یا رب.
یا ڕەبی خوای گیان سەرفرازی و سەرکەوتنمان بۆ بنێرە ڕزگاریمان بۆ بنێرە ڕزگاری دنیا و قیامەتمان بەنصیب بکە حەسەنەی دنیا و ئاخرەتمان بەنصیب بکە چاکەی دنیا و ئاخرەت بخەرە بەردەممان پێمانی ببەخشە تۆ بەخشندەی ڕەهای لای تۆ خەزێنەکەی هەرگیزە و هەرگیز کەم ناکە بەم عەبدە زەعیفانەی خۆشتی ببەخشە بەم مەجلیسە نورانیەی ئەم کەناڵە ئاسمانیشی ببەخشە بە هەموو شوێنێکەوە خێر داوا ئەکا ببەخشە یا ڕەب عەفومان کە لە دەرگای عەفوی تۆیە ڕاوەستاوین عەفومان کە خوایە تۆ عەفوو غەفور و ڕەحیمی لێمان خۆش بە یا ڕەبی ئەم گردنانەمان ئازاد بکە و یا ڕەبی خوای گیان مەمان خەرە ئاگری دۆزەخ بمان پارێزە لە سزای دۆزەخ لە سزای فرامۆشی قیامەت لە سزای یا ڕەب العالەمین ئەوەی کەوا بەڕەحمەتی تۆ نەکەوین بمان پارێزە بمان خەرە ژێر بەیداخی حەزرەتی ڕەسوڵ الله لە ڕۆژی قیامەتە صلی الله عليه وسلم لە ژێر سایەی عەرشی مەزنی تۆیا بین لە ژێر سایەی مەرحەمەت و میهرەبانی تۆیا بین یا ڕەب لێمان خۆش بە و عەفومان کە اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.